والله خۆشەویستان لە تەوەریەکەماندا باز لە کتێبی ڕۆحی پەروەردەکەین و ئەم کتێبە بە ئێوەی خۆشەویست دەناسێنین بە میوانداری عەباس جوامێری وەرگێڕ. مامۆستا بەخێر بێت. زۆر بەخێر مامۆستا ئەمە سەرتا لە ناوی کتێبەکەوە دەست پێ بکەم. بۆچی ناوی ڕۆحی پەروەردەیە؟ ئەم کتێبە لە ناوڕۆکە باسی چی دەکات؟ وا ناوی ڕۆحی پەروەردەیە. سپاس دەکەم. ڕۆحی پەروەردە مەبەستی ئەوەیە کە لێرەدا چی لە پەروەردەدا هەیە، چی بۆ پەروەردە پێویستە بکرێ، پەروەردە ئەبێ چ بکرێ لە پەروەردەدا، چۆن بکرێ و لەکوێدا ئەو پەروەردەیە ئیشی تێدا بکرێ. مەبەستەوەیە کە دەچێتە ناو ڕۆحی پەروەردەوە، بەڵام لەکوێدا لە وڵاتێکا کە 120 ساڵ پێش ئێستا لە فەڕەنسا گۆستاڤ لۆبۆن قسەی لەسەر کردووە و خەمێکی زۆری هەبووە لە پەروەردەدا لەبەرەوەی کاتی ئەو کاتە پەروەردەی فەڕەنسا لە بارێکی زۆر ناهەمواردا بووە. ئەوانیش ویستویانە کە پەروەردە بەرەو ئاقارێکی وابرن کە بتوانن لە وڵاتەکەیاندا سوودی لەوە بگرن. زۆر باشە مامۆستا، پێشەبەی ناوڕۆکی ئەم کتێب و باسکرد لەم کتێبە ئەم جۆرە پەرتوکانە تا چەند گرنگن و تا چەند هەم خوێنەران هەم ئەو کەسانێک کە لە بواری پەروەردەیە پێی ئاشنابن و گرنگی پێ بدەن؟ وەڵی ئەم جۆرە کتێبانە گرنگێکی زۆریان هەیە بەڕای من، لەبەرەوەی کە خۆی کتێب زۆر دەدەچێت، بەڵام نەوعیەتی کتێبەکە دەوری هەیە و نەوعیەتی ئەو کەسەی کە نووسەرە یان نووسەرە یان چۆنیەتی وەرگێڕانی یان نووسینی ڕۆڵی خۆی دەبینێ لەوەیدا کە کتێبەکە تا چەند خوێنەری دەبێ یان خوێنەری نابێت. فعلەن بەشی خۆی خوێنەر هەیە، بڵێ نەڵێ ئەمڕۆ خوێنەرەکە کەم بووە، بەڵام بەشی خۆی هەر هەیە. لەناو جەماوەردا خەڵکانێکمان هەیە دەخوێننەوە و خەڵکانێکیش هەیە کە خەمی پەروەردەیان زۆرە. بۆیە بە تایبەتی ئێستا پەروەردە بۆتە شتێکی ئەو تۆ کە ئێمە پێویستە بەجددی ئیشی بۆ بکەین، چونکە پەیوەندی بە ڕۆحی کۆمەڵگەوە هەیە، پەیوەندی بە تەواوی ژیانی مرۆڤەوە هەیە. کاتێک کە پەروەندەیەکی دروست لە وڵاتێکدا دێنیە بەرهەم، کەواتە تۆ ئەو وڵاتت لە هەموو بوارێکدا لە هەموو ناحەیەکەوە بەرەو پێشەوە برد. ئیتر حەز دەکەی وەکو چۆن لە وڵاتانی دیکە کە ئیشیان لە پەروەردەدا کردووە پێشتر نازانیوە داخوا ئەم ئیشکردە لە پەروەردەدا بۆ کوێ بەرەو کوێ بە چ ئاقارێکدا دەڕوە. بەڵام کاتێک کە نەتیجەیان بینیوە دوای چەند ساڵێک تەماشایان کردووە، توێژینەوەیان کردووە لەسەر ئەمە، بینیویانە کە ئەمە ئەنجامی ئەو ئیشەیە کە لە پەروەردەدا کردویانە و توانیویانە ئیشی لەسەر بکەن. هەر بۆیە پێویستە ئێمەش بتوانین ئەوەندەی بۆمان دەکرێت لە پەروەردەدا کار بکەین. زۆر باشە مامۆستا، ئەگەر باسێکی ناوڕۆکی کتێبەکەمان بۆ بکەیت، ئەم کتێبە زیاتر باز لە چ بەشێکی پەروەردە ئەکات لە سەرەتاییەوە هەتاوەکو زانکۆکان یان بەگشتی باسی پەروەردەکە کە لە خێزانەوە دەست پێ دەکات؟ بەڵێ، ئەم کتێبە کاتی خۆی لە دوای شۆڕشی فەڕەنسا ساڵی 1970 گۆڕانکاریکی زۆر لە فەڕەنسادا ڕوویدا. پەروەردەش لە فەڕەنسادا بەدەر نەبوو. وەکو گۆستاڤ لۆبۆن باسی دەکات بە قۆناغی زۆردا تێپەڕیوە، بە قۆناغێکی زۆردا تێپەڕیوە پەروەردەکەی ئەوان ئیشیان لەسەر کردووە و دوای ئەوەی کە شێواویەک لە پەروەردەکەیاندا دروست بووە، گۆستاڤ لۆبۆن هاواری زۆری هەبووە لەسەر ئەوەی کە بڵێ بێوێ پەروەردەکەی چاکە. بەڵام مەبەستی ئەوە بووە زیاتر پەروەردە هەستی کردو کە پەروەردە دار و خاوە لە وڵاتەکەیاندا بەرەو ئاقارێک دەڕوا کە تەنانەت جاری وە هەبووە لە چاکسازیکردن تێیدا بێئومێد بووە، یانی وای لێ هاتووە بێئومێد بووە لەوەی کە بەڵام هەر وازیشی نییە ناوتوتی ئێمە واز نانین لەوەی کە ئێمە لە پەروەردەکەماندا ئیش بکەین. بۆیە پەروەردە توانیویانە لەوێدا وەکو ئێستا کە دەبینین پەروەردە بەرەو کوێ ڕۆیشتووە. ئەمە دوای ئەوەی کە کۆمەڵێک گۆڕانکاری کراوە ئیشیان لەسەر کردووە، کۆمەڵێک زانە هاتوون خەڵکی شارەزایان هێناوە، توانیویانە بەم ئاقارە ئێستای بگەن کە لە فەڕەنسادا دەیبینین پەروەردەکە لە ئاقارێکی باشدایە و تەنانەت خۆشیان شانازیشی پێوە دەکەن. ئەو کاتە ئەوان لە بەرامبەر پەروەردەی وڵاتەکانی خۆی دراوسیاندا بە تایبەتی بەریتانیا و ئەڵمانیا و ئەمریکا
خۆیان زۆر بە نوقسان زانیوە لە بەرامبەر ئەو پەروەردانەدا کاتێککە بەراورد دەکات لە نێوان پەروەردەی فەڕەنسا و پەروەردەی بەریتانیا و پەروەردەی ئەڵمانیا و ئەمریکا هەز دەکا کە پەروەردەکەی ئەوان لە چاو ئەواندا زۆر دواکەوتووە یعنی خۆی ئەو نووسەرا چووە لە مەکتەبەکانی ئەمریکا گەڕاوە شانازی بۆ دەکات کە پێشکی بۆ کتێبی باعث نووسیەوە کە یەکێکە لە پرۆگرامەکانی پەروەردە لەو کاتەدا ئیتر ئیشیان لەسەر کردووە تا گەیاندووە ئەم ئاستی ئێستا کە ئەوان پێگەیشتون هەر بۆیە پێویستە هەر وڵاتێک کە بیەوێ بوارەکانی ژیانی بەرەو پێشکەوتن و بەرەو ئەو شوێنەبەرێکە کۆمەڵگا سوودی لێ وەربگرێ پێویستە پەروەردە گرنگی پێ بدا و ئەوەی کە مەبەستێتی لە پەروەردەدا بیکا بۆەوەی کە منداڵەکانیان لە دوا ڕۆژدا بە شێوەیەکی وابن کە وڵاتێکی پڕخێر و خۆشی و ناز و نیعممەد بۆ خۆیان و بۆ گەل و نیشتیمان و وڵاتەکان دابینکەن. زۆر باش مامۆستا نووسەر لەم کتێبەیدا زیاتر بەشەکانی کتێبەکەی بە کتێب ناو بردووە بۆچی بۆ شێوازەیە خۆی هەر تەبیعەتی وایە نووسەر ئەگە کتێبەکانی کەتان خوێن بێتەوە سایکۆلۆجیای جەماوەر و کۆمەڵی ڕۆحی کتێبی دیکەی هەیە ڕوحی سیاروزی ئەمانە ئەو هاتووە کتێبەکەی کردووە بە 5 کتێبەوە و کتێبی یەکەم و دووەم و سێهەمی باس وێنەیەکی پەروەردەی فەڕەنسا نیشان دەدا پەروەردەی فەڕەنسا لەکوێ پەروەردەی جیهاندایە چی کردووە چاکسازێکی تێدا کراوە باسی گەندەڵی پەروەردەشی کردووە بالضبط باسی ئەو گەندەڵیانە دەکا کە لە پەروەردەدا هەبووە لەو کاتەدا ئیشیان لەسەر کردووە دوای ئەوە هاتووە ئەو بەشانەکە ئەو بە کتێب ناوی بردووە کتێبی یەکەم و دووەم و سێم و چوارەم و پێنجەم کە لە 5 کتێب پێک هاتووە لێردا بتوانین پێرستێکی لەوانەدا بتوانم بۆتان باسکەم تەمان ئەم کتێبە کە من وەرم جێڕاوە تەها حوسێن کە وەرجێڕە عەرەبیەکەیەتی گۆڵبژێرێکی لە کتێبەکە کردووە هەموو کتێبە نییە کە لە فەڕەنسیەکەوە کراوە هاتووە گونجاندوویەتی لەگەڵ پەروەردەی شەرقی ئەوسەددا وە لەگەڵ بۆ پەروەردەی میسر کردوێتی لەگەڵ پەروەردەی ئەودا بەڵام کە کاتێک کە من ئەو کتێبەم خوێندەوە دیقەتم کرد ئەوەی کە لەم کتێبەدا هەیە و لەو کاتەدا ئەو کێشانێک کە پەروەردە هەیان بووە ئێمە ئێستا لەو حاڵەتەداین بۆیە ئێمە هەستم کرد کە ئێمە دەتوانین ئیسفادە لەو کتێبە بکەین کاتێک کە بکەوێتە دەست خوێنەران کە بکەوێتە دەست پەروەردەکاران و هەموو ئەوانەی کە خەمی پەروەردە باشمەوەسان پرسیارێکم هەیە چۆن ئێمە بتوانین سود لەم کتێبە بین لە کاتێکدا باسی وڵاتێکی جیاوازدا و نەریتێکی جیاواز ئەکات تەبەن پەروەردە لێردا باسی کردووە گۆستاڤ بۆن باس لەوە دەکات دەڵێ باسی پەروەردەی وڵاتانی داگیرکراو دەکات کۆلۆنیالەکان دەکات دەڵێ ناکرێ من پەروەردەی فەڕەنسا بگوازیەوە بۆ هیندستان بۆ وڵاتێکی کە ئەبێ بچیتە ناو ئەو وڵاتەوە دراسی دەروون و باری گوزەران و ژیان و کللتوری ئەو وڵاتە بکەی ئەو کاتە بتوانی کە پەروەردەیەک بەری بۆ ئەو شوێنە کە لەگەڵیدا بگونجێ یان ئەو پەروەردەیە بەری لەگەڵیدا بگونجێنی بۆیە ئەوان توانیویانە پەروەردەکان لەگەڵ ئەو وڵاتە کۆلۆنیالانەی کە یان ئەو وڵاتانەی کە داگیریان کردوون بتوان پەروەردەکان بگونجێن هەڵبەتە ئەوان ئەو پەروەردەی کە خۆیان هەیەە بەدەستیانەوە نەداوە چونکە ئەو گرنگی کە لە پەروەردەی خۆیاندا دروستیان کردووە قەت ئەو گرنگە لە وڵاتەدا نادەن کە داگیری دەکەن بە پەروەردەی ئەو وڵاتە هەر بۆیە ئەوانیش لێرە کە تا حوسێن باز دەکا ئەو هاتووە گوڵبژێ وەکو کوتم گوڵبژێرێکی کردووە لە پەروەردەکەدا لەو کتێبەدا ئەوەی کە بە پێویستی زانیوە بۆ وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست هێناوێتی جیای کردوێتەوە دایناوە ئەنجا خۆی دەڵێ من وام وەرجێڕاوە کە پێویست ناکات دیسان وەرجێڕانی بۆ بکەینەوە لێردا باستەوە دەکا کە ئەگەر بێت و ئێمە بمانەوێ ڕێنیسانس بکەین یان شۆڕشێ بکەین لە
شۆڕشی کۆمەڵاتی دروستکەین پێویستە لە هەر چی بیکەین پێویستە لە پەروەردەوە دەست پێ بکەین چونکە ئەو پەروەردە بە بناغەی هەموو چاکسازیەکان دەزانێت لە وڵاتدا. اینجا لێردا لە کتێبی یەکەمدا باس لە لێکۆڵینەوەکانی چاکسازی لە پەروەردەدا دەکات. دوای ئەوە ڕای مامۆستایانی زانکۆ سەبارەت بە پەروەردە ئەنجا لێکۆڵینەوەی پەرلەمان سەبارەت بە چاکسازی لە پەروەردەدا. لە کتێبی دووەمدا باس لە فێرکاری و پەروەردە لە ئەمریکا دەکات. بنەما گشتیەکانی پەروەردەی ئەمریکا وردەکاری ئەو مێتۆدانەی لە فێرگەکانی ئەمریکادا بەکاردەهێنرێن دێتە سەر خوێندنی زانستە ئەزمونیەکانی ئەمریکا. لە کتێبی سێەمدا خوێندنی زانکۆ لە فەڕەنسا باز دەکات. کێشەی خوێندنی زانکۆ چیە و پێی وایە کە پێویستە هاواری ئەوەیەتی کە لە زانکۆدا پێویستە چاکسازی بکرێ چونکە لە زانکۆوە ئەبێ دەست پێ بکرێ بۆ ئەوی کە بتوانین کە گەڕاینەوە بۆ ئامادەی و ناوەندی مەرحەلەکانیکە ئەوانەی کە لە زانکۆ دەردەچن لەوێ بتوانن چاکسازی ینی زۆر ئاماژەی بە پەروەردەی نێو زانکۆ کردو ئەو بۆ چیە گەڕێتەوە ینی زۆرێک لە ئێستاشە زۆرێک لە زانەی واری پەروەردەش ئاماژ بۆ دەن کە قۆناغی پەروەردە تاوەکو قۆناغی زانکۆی بەس ئەم لێرەیە پەروەردە لە نێو زانکۆیان بگوازێتەوە ینی لەناو قوتابیانی زانکۆ شار پەروەردە هێشتا هەر گرنگە. ئاخر ئەو پێی وایە کە ئەو مامۆستایانەی کە لە زانکۆدان ئەو کاتێک کە بۆ خۆی پێیوا بووە هەر ئەوە بە خوێندکارەکانیان دەڵێنەوە کە کاتی خۆی خوێندویانە هەز دەکا کە مامۆستاکان هیچ گۆڕانکاریەکیان لە ئەو دەرسانەدا نەکردووە یان لەو مێتۆدانەدا نەکردووە کە خوێندکارەکانیان بتۆتەوە. تۆ کاتێک کە پێم وابێ خوێندن لە وڵاتاندا جیاوازیشی ئەو تۆی نییە وەکو پەیڕۆ و پرۆگرام شتیوە ئەو مێتۆدەی کە هەیە دەور دەبینی. ئێستا ئێمە لە ساڵی 2007 و 2009 کاتێک کە کتێبەکانی بیرکاری و کیمیا و فیزیا و ئەحیا گۆڕانکاریان بەسەر دەهات کۆمەڵێ مێتۆدمان بۆ هات کە من بەشدار بووم ئەو کاتە لە ئەو لیژنانەدا لە لیژنەی بیرکاریدا پێم وابێ لە ئەو مادانە جیاوازیشی ئەو توان نییە لەگەڵ وڵاتانی دەرودراوسیان ئەو وڵاتانەی کە ئەو بابەتیان تیا دەخوێنرێ بەڵام بۆچی لە ئێمە لای ئێمە وایە بۆ لای ئەوان وانە کێشەی ئێمە ئەوەیە کە کاتێک کە بەرنمەیەک دێتە پێشەوە پرۆگرامێک یان سیستەمێک دەتوانێت بیگۆڕی ئیش لە مێتۆدا ناکرێت ئیش لە شێوازدا ناکرێت گرنگەوەیە کە تۆ شێوازی ئەو شێوازی ئەو خوێندنەی کە بە خوێندکارەکان دەگوترێتەوە بگۆڕدرێ ناکرێت تۆ هەمیشە وەکو تەلەبەکە وەکو تووتی شتەکە بڵێتەوە. ئێستا بەداخەوە ئەو کاتەی کە گۆستاڤ بۆن هاواری لێ دەکا سیرەکە کە خوێندن لە خوێندگاکاندا کۆمەڵە کتێب بووە کۆمەڵە بابەت بووە خوێنراوە ئیتر بۆ ئیمتحان لەبەر کراوە جاریشکە ئیمتحانی لێ کراوەتەوە دوای هەفتەیەک یان چەند هەمانجیشی دیکە ئەوەی کە هەبووە لە بیری چۆتەوە. ئێستا دەقاودەق عینی خوێندن لای ئێمە مەوجودە. تەلەبەکە دەچی کتێبەکە لەبەر دەکا کۆمەڵێک زانیاری زانست و زانیاری لەبەر دەکا چێ لە مەکتەبدا لەسەر وەرەقەی ئیمتحان دەینووسێتەوە دوایی دێتەوە تەماشا دەکا دوای چەند مانگیشی کە عینی بابەتە لە بیری دەچێتەوە. بەڵام کاتێک ئەو بابەتانە چووە بواری پراکتیکەوە چووە باری جێبەجێکردنەوە بە عەمەلی خوێندکارەکە لە مەیدانی ئەمەلدا ئەو کارەی بینی ئەو تەجروبەیە کە هەیەی بینی بە چاو ئەو کاتە بۆ خۆی دەتوانێت یان خۆی مارەسەی ئەو ئیشەی کرد ئەو کاتە خوێندکارەکە دەتوانێت بە تەواوی لێ تێبگا و پێویست ناکە بچێ لەبەری کایان دەرخیکە ئەوەیە مەسەلە. مشکلەکەی ئێمە ئەوەیە کە ئەو دەرخکردە نەمێنێ خوێندکار بچێتە مەیدانی کارکردنەوە لە مختبەردا کاتی خۆی وەکو گۆستاڤ باز دەکات لە مختبەرەکاندا تەنها ئامێرەکانیان نیشانی خوێندکارەکانیان داوە توانە ئەمە بۆ بەکاردێ ئەوە بۆ بەکاردێ بەڵام نەچی دەستی لێ نەدەی دەستکاری نەکەی بەس ئەمە ئاوایە وەختێک کە خوێندکار هاتوتەوە لەوانەیە ڕسمەکەی بزانی بیبیکە
بەڵام نەیزانیەوە بۆچ بەکاردێ و لەکوێ بەکاردێ و چی پێ لە بواری خوێن و پەروەردەی ئێمە دەماوەسا ئێست نازانم بەس ئەزمموی خۆم لە خوێندانی ئەگە بە دەرخۆک خۆی نەبووە ماوەسا و دەرەجەی پێ نەئای بەڕاستی آخر وایە ئەمە بۆ خۆی لە زان کۆشار بە هەماشەوە بوو ئەوانەی کە دەق و دەغی نووسی دەرەجەی تاوایانیان دەرەجەی زیاتر بوو لە کاتێکدا وەکو ینی نەبێت زۆر معلوماتیان نەبوو زۆر شتەکان نەزانین لەوەی کە کەسێک بە فکری خۆی ئەو بابەتی کە لەبەری کردودای ئەڕۆشتەوەدا ئەنایەوە جا ئەو لێرەدا باس لە نەزەریکی دەکا گۆستاوبوون لەسەر ئەوە بە نەزەریەکمان هەیە لەسەر ئەوەی کە تیۆری فێرکردن ئەو پێی وایە کە پێویستە هونەری پەروەردە چییە؟ هونەری پەروەردە ئەوە پێی نەزەریەکەی گۆستاوبوون هونەری پەروەردە ئەوەیە کە تێکراوی هەست بخرێتە نەستەوە یعنی ئەوەی کە لە هەستدایە بخرێتە نەستەوە وە لە نەستدا جێگیر بکرێت تا وای لێ دەکرێت دەبێتە غەریزە کە بوو بە غەریزە ئەو کاتە مایەوە بەرەو چیە چێ بەرەو خۆ ئەچێ کە بوو بەخۆ ئەو کاتە بیری ناچێتەوە ئێستا تۆ تەماشا دەکەی لە منداڵیدا کۆمەڵک شتت بینیوە کۆمەڵک شتت بینیوە بە واقعی بینیوتە خۆت ئیشت تێدا کردووە بیر ناچێتەوە بەڵام کەسێک کە شتێکت بۆ باسەکە پاش ماوەیەکی لەوانەیە لەو کاتەدا خەیاڵ بکەی و بێتە بیرت و بتانی ئەو کاتە بزانی چییە بەڵام پاش ماوەیەک تەماشا دەکەی بیر دەچێتەوە بەڵام کاتێک ئەو ئیشە یان ئەو عملیە بەدەستی خۆت کردت هەر کاتێکی بێ ئێستا وەستاکان کە کار دەکەن لە ئیشی خۆیاندا لە ئیشی میهنی خۆیاندا بۆچی کە خۆ هیچی لەبەری ناکە بڵێ وەڵی ئەمە بەنووسین نایکە کە بڵێ وڵا ئەمە لەو شوێنەدا بەکاردێ یان ئەم وارە لەم جێ ببەستێ یان ئەمە کاتێک کە بە عملی خۆی کردی ئەوە لە مێشکیدا چەسب بوو بەچی لە هەستەوە چوو بۆ نەست ئەو کاتە کە بەردەوام بوو لەسەر ئەوە چی لێدێ ئەبێتە غەریزە کە بۆ غەریزە بەرەو چی ئەچێ بەرەو بەخوو کە بوو بەخوو ئەبێتە پیشە بەدەستیەوە و بە ئاسانی ئەتوانێ فێری بێ ئەمە بەپێی ئەو بیرۆزەی کە یان ئەو نەزەری کە بۆ فێربوون باز دەکا کە هەڵبەتە ئەو بۆ پەروەردەش ڕاستە بۆ پەروەردەش ڕاستە ئەو پێی وایە ئەبێ باس ئەنجا لێرەدا باس لە کۆمەڵێک شت دەکات لەسەر خۆراگری خۆی ماوەسا ئەم کتێبەشی ینی توانیوێتی ڕۆڵێکی باش بگێڕێت بۆ قۆناغەکانی دواتر لە بواری پەروەردەدا لە وڵاتی خۆیدا نەک لە وڵاتی خۆیدا ئەم کتێبە تا ساڵی 1970 بەڵێ 15 جار چاپ کراوەتەوە تەسەور کە 1970 15 جار چاپ کراوەتەوە بەڵێ چاپ کراوەتەوە وەرگێڕراوە بۆ کۆمەڵێک زمانی دیکەی دەوروبەر ئەوروپا بە گشتی ئیسفادەی لێ کردووە وڵاتانی کەش ئیسفادەیان لێ کردووە هەڵبژاردننی کتێبەیەک بۆ وەرگێڕان هەروە ئاسان نییە من کەم کتێبە وەرگێڕاوە هاتووم چەند جارێک دوای خوێندنەوە پێداچوونەوە ئایا دەگونجێ لەگەڵ ئەو زروفەی ئێمەدا لە وڵاتی ئێمەدا تا چەند ئیستیعاب دەکرێت تا چەند وەزارەتی ئێمە خەڵکی ئێمە پەروەردەی ئێمە سوودی لێوەردەگرێت ئەو کاتە من هاتووم بڕیاری ئەوم داوەکە ئیشە بکەم هەر بۆیە پێم وا بێ ئیستیقبالێکی باشی کرا ئەو ڕۆژ لە کوڕەکەدا خەڵکێکی زۆر هەبوو قسەیان لەسەر کرد و هیچێک لەوانە مامۆستا عەبدوڵڵا بوو کە زۆر قسەی لەسەر کرد من سواسیان دەکەم بەڕاستی دیارەکە ئیستیقبالێکی باشی هەیە زۆر باش مامۆستا ئەم کتێبە تەنها پەروەردەکاران و مامۆستایانی زانکۆ مامۆستایانی پەروەردە ئەتوان سوودی لێ ببینن یاخود دایک و باوکانیان خوێندکارێک ئەتوانێت سوودی لێ ببینێت و بیخوێنێتەوە هەموو کەس دەتوانێت سوودی لێ ببینێ چونکە هەمومان تۆ بڵێنەوەی هەمومان کەسێکین کە پەروەردە دەکرێن یەک دووهەمیان پەروەردە دەکەین یعنی هەر یەکێک لە ئێمە لە هەردوو دەورەکاندایە تۆ لە هەر مەرحەلەیەکی دابی ئەگە پەروەردە لە قوتابخانە و زانکۆ کەسێک نیکە بەڵام لە ناو خێزانی خۆیدا هەرەبێ بیکە یعنی تۆ لە هەر مەرحەلەیەکابی لە هەر تەمەنێکابی من بە قەناعەتی من لە هەر تەمەنێکابی پێویستت بە پەروەردە هەیە
پێویستیشە پەروەردە بکەیت ئەنجا ئەو پەروەردە چۆن دەکەی یان چۆن ناکەی ئەوە دەمێنێتەوە سەر ئاڕاستەی خۆت چۆن دەکرێت کاتێک کە پەروەردە بە ئاڕاستەیەکی دروستدا بکرێت کۆمەلگەیەکی دروست دەبێت بەڵام کاتێک کە پەروەردە بە ئاڕاستەیەکی پێچەوانە ڕۆیشت ئەو کاتە الله یعلم. زۆر باش مامۆستا ئەو بنەما و چاکسازانەی کە لەم کتێبەدا هەیە چۆن مامۆستایان ئەتوانن سوودی لێوەربگرن چاکسازی بکەن لە پەروەردەکردن هەر لە پۆلەکی خوان و دەست پێ بکەن چاکسازی بکەن لەو شێوازی وانە وتنەوەیە لەو شێوازی پەروەردەکردنی کە ئەیدەن بە خوێندکارەکان ئەمە زیاتر بۆ پەروەردەکارانی دەرەوەی ناوپۆلە بەڕای من بە قەناعەتی من مامۆستایانی زۆر دەتوانن سوودی لێوەربگرن چونکە لێرەدا باس لەو پرۆگرام و بەرنامیجانە کراوە کە کراوە ئەو لێرەدا پێی وایە کە سیستەم گۆڕین زۆر نییە سیستەم هەرچیشی بێ سیستەم ئەگەر هەچی لێ بکەی و بیگۆڕی هەتا وەکو مێتۆد نەگۆڕی شێوازی گەیاندنی ئەو بابەتە نەگۆڕی بە کەسەکەی بەرامبرت سەرکەوتوو نابێت بۆیە ئەمە لێرەدا مامۆستاژ ئەتوانێت سوودی لێوەربگرێ کاتێک کە دەبینێ لێرەدا دیاری کراوە کە چاکسازی چۆن کراوە چۆن بابەتێک کە ویستویانە بابەتێک لابن و بابەتێکی کە بێن نەجێگەی تەبەن ئەمە سەرکەوتوو نەبوون تێیدا لەوانەدا بۆیە مامۆستا کاتێک دەتوانێت سوودی لێوەربگرێت کە مامۆستا بابەتەکەی بە شێوەیەکی ئامەلی بگەێنێتە تەلەبەکە بەڵام ئێستا بەداخەوە نەکرد مامۆستایەکیان دوو مامۆستا لەوانەیە لە هەندێ خوێندرگاماندا هەیە لە هەندێ قوتابخانە هەیە مامۆستا هەیە مامۆستای زۆر چاک هەیە ئەخوێنێتەوە توانای ئەوەی هەیە کە ئەو بابەتی هەیە بیگەێنێتە خوێندکارەکەی بەڵام چی بکە ئەگەر بێت و سیستەمەکە بەگشتی نەبێت مثلا تۆ لە مەکتەبێکدا ئەو بکەی لێشی کە ئەوەدا نەکرێت تەماشا دەکەی تێکەڵاویەک دروست دەبێت لە و شێواویەک لە پەروەردەکەدا دروست دەبێت ڕاستە مامۆستا لەوانەیە زۆرێکم بپرسن کۆمەڵگایەکی فەڕەنسی کۆمەڵگایەکی کوردیش کە ئێمە لەوانەیە زیاتر پابند بە ئاینی پیرۆزی ئیسلام پابندین بە ئەو پەروەردانەی کە لە ئاینەکەماندا هەیە ئەوان کۆمەڵگایەکی دیکەن کولتور و ئاین و کۆمەڵی بابەتیان جیاوازە لە بواری پەروەردەیە لێکچوونێگە یاخود هاوسەنگیەگەیە کە ئێمە سوود لە ئەزمموی ئەوان وەربگرین بۆ پەروەردەی خۆمان بەڵێ لێرە هەتا باسی فێرگە ئاینیەکانی کردووە بەڵێ لە کتێبەدا باسی ئەوی کردووە کە لە فێرگە ئاینیەکاندا چ کراوە و چ نەکراوە چۆن کەسانێکیان دروست کردووە کە توانی ویانە لەسەر پێی خۆیان بوەستن لەوێدا ئەو پێی وایە کە هەتا لە بازە شوێنێکدا لێردا باس لەوە دەکا دەڵێ ئەگەر بەدەست من بە وەزیری پەروەردەبەما هێندێک لەو مامۆستا لەو کەسانێک کە لە فێرگاینەکاندا دەرز دەڵێنەوە دەمکردن بە مدیر بەسەر عینەکانەوە خوێندگاکانی کەوە چونکە لە هەندێک بواردا توانی ویانە سەرکەوتوو بوون ئەجایترەوە مەسەلەی عەقایدی دەمێنێتەوە سەر ئەو کەسێکە مەسەلەی پەروەردەی دینی پەروەردەیەکی جیاوازە پەروەردەیەکی جیاوازە بەڵام پێتوانە بێ دیوارێکیان لە بەیندا بێ ئێمە هەمومان لە کۆتاییدا هەمومان مرۆڤین و هەموو ئەو شتانە تێکەڵاوی یەکترە بۆیە بە تاکید دەتوانن ئیسفادە لێ بکەن زۆر باشێ مە شتێکی دیکەمان نەماوە ئەگەر شتێکمان بیر چوو بێ شتێک پێت خۆش بێ ئاماژەی پێ بکەی لە خزمەتتان دەکەم دەستان خۆش بێ وەڵاهی من بەڕای من پێم باشە ئەم کتێبە بخوێنرێتەوە لەبەر دووخۆ یەکەمیان لەبەرەوەی کە ئەو کەسەی کە ئەو کتێبە دەخوێنێتەوە تێدەگا لە بەراوردا تێدەگا کە پەروەردەکەی بەرەو چ داڕوخانێک ڕۆیشتووە دەتوانێت بەراوردی بکە بزانە پەروەردەکەی لە چ ئاستێکدایە دووەمیان ئەو کەسانەی کە مەبەستیانە چاکسازی لە سیستەمی پەروەردەدا بکەن ئەمە زۆر بەکەڵکیان دێجا ئەو سیستەمە بە هەر چۆنێکی بێ کە بتوانن چاکسازی تێدا بکەن ئەمە دەتوانن ئیسیفادەی لێ بکەن لە گۆڕینی بابەتەکانیاندا لە بەرەو پێشبردنی مادەکانیاندا یان شێوازیاندا یان جۆرەکانیاندا زۆر باش مامۆستا
بۆ خوێنەرێک کە بیێ ئەم کتێبە دەست بکەوێت لە چ شوێنێک ئەم کتێب هەیە لە ئێستا لە دەستگای جەمال عیرفان هەیە لە ڕەهەند هەیە لە کتێبخانەی ڕەهەند هەیە و لەوانەیە بڵاو بێتەوە بە کتێبخانەکانی کەشدا ئێستا حالیان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب دەست دەکەوێت. زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا عەباس جامێری وەرگیار و نووسەریە خوا بەخێر بێ سپاس بۆم زۆر سپاستان دەکەم دەستان خۆش بێ مەمنون. زۆر سپاس.